پێشهاتەکانی سووریا و لێکەوتە ناوخۆیی و هەرێمیەکانی بە پێنووسی دکتۆر شێرکۆ کرماند. چەند ڕۆژێک پێش ئێستا هەیئەی تەحریری شام کە ڕێکخراوێکی تیرۆریستی نزیک لە تورکیایە و پاشخانی دەگەڕێتەوە بۆ ڕێکخراوەکانی قاعیدە و داعش هێرشی کردە سەر شاری حەلەب کە دووەم گەورە شاری سووریایە. لە ماوەیەکی کەمدا سوپای سووریا شکا و شارەکەی چۆڵ کرد، ڕێک وەک ئەوەی لە 2014دا لە مووسڵ ڕوویدا. ئێستا کەم تا زۆر تەواوی شارەکە بە فڕۆکەخانە و شوێنە استراتیجیەکان لە ناو شار و دەوروبەری کەوتوتە دەست گروپەکەی هەیئەی تەحریری شام و هاوپەیمانەکانی. هاوکات بە پشتیوانی ڕاستەوخۆی تورکیا لە باکووری پارێزگای حەلەب یان ورتر بڵین لەو ناوچانەی کە پێشووتر تورکیا و گروپی سوپای سووریای ئازاد داگیری کردبوون هێرشیان کردە سەر ئەو دەڤەرانەی کە لە ژێر دەسەڵاتی هەسەدەدا بوون. لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەوانیش پێشڕەوی زۆریان کردووە و هێزەکانی هەسەدە وردە ناوچەکانیان چۆڵ دەکەن. وێنە و نەخشە و جوگرافیا و پارسەنگی هێز تا ئێستا دەڵەمەییە، جارێ نازانرێت کە دۆخەکە چی بەسەردێت، بەڵام سەختە بگەڕێتەوە پێشکەوتنی حەلەب. لەم بابەتەدا هەوڵ دەدەین ڕۆڵ و کاریگەری و دەرکەوتەکانیان پێشهاتە نوێیە بۆ بکەرە سەرەکیە ناوخۆیی و هەرێمیەکان دەستنیشان بکەین. سووریا، ئەسەد و ڕژێمەکەی. سەرەتا دەبێتەوە بڵین کە ڕژێمەکەی بەشار ئەسەد لە دوای بەهاری عەرەبی و سەرهەڵدانی شەڕی ناوخۆ بە پشتیوانی سێ هێز و لایەن لە لێواری مەرگ گەڕایەوە. ڕاوێژ و پلان و بەشداری سوپای پاسدارانی ئێران و چەکدارەکانی حیزبوڵای لوبنانی لەلایەک و هێزی ئاسمانی ڕووسیا لەلایەکی دیکە نەبا، ڕژێمەکەی ئەسەد دەربازی نەدەبوو. ئێستا شەوداڕمانەی سوپاکەی ئەسەد ڕاستەوخۆ پەیوەندی بە لاوازبوونی هەرسێ هاوپەیمانە سەرەکیەکەیەوە هەیە. گورزە بەردەوام و کوشندەکانی ئیسرائیل لە چەند ساڵی ڕابردوو و کوشتنی دەیان ئەفسەری پلەبەرز و لێدانی سەدان بنکە و بەرەگەی سوپای پاسداران لە ناو سووریا توانەکانی ئێرانی لە بەهاناوە هاتنی ئەسەد تەواو کەس کردبوو. هاوکات هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر حیزبوڵڵا و کوشتنی زۆربەی هەرە زۆری سەرکردەکانی بە حەسەن نەسڕوڵڵاشەوە لەگەڵ هەڵتەکاندنی ژێرخانی سەربازیە و ڕێکخراوە هەم لە لوبنان هەم لە سووریا ئەسەدی بێبەش کرد لە بازوویەکی بەهێز کە لە 2011ەوە لە خەتی پێشەوە نەک خەتی دواوەی سوپای سووریا شەڕیان بە دژی هێزە سوننە ئیسلامگەرەکان دەکرد. بێجگە لەمە سەرقاڵبوونی هاوپەیمانە نێودەوڵەتیەکەی ئەسەد واتە رووسیا بە شەڕی ئۆکرانیا هێندەی دیکە بەرەی سووریا ئێران حیزبوڵڵای لە بەرانبەر هێزە نەیارەکانیان لاوازتر کردبوو. لە پاڵەمانە ڕژێمەکەی ئەسەد و سوپاکەی ماندوون و گەلی سووریاش ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان پشتیوانی حکوومەتیان کردبێت لەبەر چاوی ڕەشی ئەسەد نەبووە، بەڵکو لەبەر مێژووی ڕەشی گروپە جیهادی و سەلەفیەکانە کە بەشی هەرە زۆری ئۆپۆزیسیۆنی سووری پێکدێنن. ئەمەش وای کردووە کە جار شەقام پشتیوانی لەو گروپانە بکات بە دژی سوپای سووریا. تورکیا لەم ڕووداوانەیەم دواییە. تورکیا بکەری سەرەکیە. ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆکی تورکیا دوای پاڕانەوەیەکی زۆر لە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لە ساڵی 2020 گەیشت بە ڕێککەوتنێک کە هەرچی پاشماوەی گروپە تیرۆریستی و جیهادی و سەلەفیەکان هەیە لە پارێزگای ئیدلب داڵدە بدات. ئەمە لەو کاتەدا بوو کە سوپای سووریا و ئێران و حیزبوڵڵا بە پاڵپشتی هێزی ئاسمانی رووسیا حەلەب و ناوچەکانی دیکەی ژێردەستی ئۆپۆزیسیۆنی سووریایان یەک لە دوای یەک ڕزگار کرد. دیارە ئەو کات وا بڕیار بوو کە ناوچەکە لە چەکدا بماڵدرێت، بەڵام جێبەجێ نەکرا. تورکیا لەو کاتەوە و گروپانەی ئیدلب و ئەوانەش کە لە ناوچەکانی جەرابلوس، ئەلباب، ئەعزاز و عەفرین دوای دەرپەڕاندنی هێزە کوردیەکان و هەسەدە داڵدەیدا بوون ئامادە دەکات بۆ ڕۆژێکی ئاوا. بەڵام پرسیارەکە وەیە بۆچی لەم کاتە؟ ئەوەی کە سیاسەتی دەرەوەی تورکیا لە ناوچەکە ڕاستە دەکات پرسی کوردە. تورکیا بوونی کورد لە هەر شوێنێک وەک هەڕەشەیەکی وجودی دەبینێت، هەموو هەوڵێکیش دەدات بنبڕی بکات. ئەگەر ئەوەی بۆ نەکرێت ئەوە گەمەی لاوازکردنی کورد دەکات. تورکیا پاڵنەری سەرەکی پشتە و جوڵەیەیە کە لەم ڕۆژانە لە حەلەب و سووریا هاتنە پێش. ئەو پێی وایە کە ئەمریکیەکان پشتیوانی کوردەکان دەکەن لە سووریا، ئێران و سووریا مامەڵەیان لەگەڵدا دەکەن، بەهێزیان نەکەن لاوازیان ناکەن. تورکیا هەلی بێهێزی بەرەی ئێران و سەرقاڵی ئەمریکای بە دەستا و دەستکردنی دەسەڵات قۆستۆتەوە و دەیەوێت بە بەردێک چەند کێشکەیەک بکوژێت. لەوانەش یەکەم کورد، واتە هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە سەرقاڵی شەڕ بکات. ئەگەر بۆشیکرا لە ڕێگەی پرۆکسیەکانیەوە گورزی لێ بۆشێنێت، وەک ئێستا لە تەل ڕەفعەت و ڕۆژەڵاتی حەلەب و ڕێگەی M4 دەبینرێت. دووەم ساڵێک زیاترە تورکیا دەیەوێت دانوستان بکات لەگەڵ سووریا بە مەبەستی لاوازکردنی پێگەی کورد و گێڕانەوەی سوپای سووریا بۆ ئەو شوێنانەی کە هێزەکانی هەسەدە کۆنتڕۆڵیان کردووە. ئەسەد تا ئەمڕۆ نەهاتوۆتە ژێربار. ئەم هەوڵەی تورکیا بەو ئاراستەیەیە. سێەم هەر لە ڕێککەوتنی ڕێڕەوی هند کەندا و ئەوروپا ناسیا و بە IMEC کە بڕیار بوو بە ئیسرائیلدا تێپەڕێت تا دەگاتە لێدانی حەماس و حیزبوڵڵا و پرۆکسیەکانی دیکەی ئێران و دانوستانەکان، تورکیای تێدا کەنهەرگیر کراوە. ئەمەش تورکیای نیگەران و تووڕە کردووە. ئەم جوڵەیە تورکیا پەیامێکە بۆ هەمووان، واتە ئیسرائیل، وڵاتانی کەندا و ئەوروپا، ئەمریکا و تەنانەت هیندستانیش کە ئێمە ئێستاش یاریکەرێکی سەرەکین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و
بێ ئێمە نەئاشتی نەشەڕ بەرپا نابێت. چوارەمیشەوەیە کە تورکیا ماوەیە کە دەیەوێت پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد لە باکوور زیندوو بکاتەوە، بەڵام دەیەوێت بە کورد بڵێت کە ئەوە منم بڕیار لە مافەکانتان دەدەم، چونکە ئەوە منم کە لە ناوچەکان نەک هەر لە باکوور بڕیاری شەڕ و ئاشتی دەدەم. بە کورتی دەیەوێت بە کورد بڵێت کە وەک دەوڵەت باخچەلی گوتی دەبێت بێن و خۆڕادەستی ئێمە بکەنەوە. ئێران و حیزبوڵڵا و بەرەی مقاومە. ئەگەر شەڕی داعش و دەرکەوتەکانی هێزی ئێرانی گەیاندبێتە ترۆپک، ئەوە شەڕی غەزە و لێدانە جەرگ بڕەکانی حیزبوڵڵا و حەماس تواناکانی ئێرانی هێندە دابەزاندووە کە مەگەر شەڕە تاقەت پڕوکێنەکەی عێراق ئێران لە ساڵی 1970 تا 1970 کاتی خۆی هێندە لاوازی کردبێت. پێشهاتەکانی چەند ڕۆژی ڕابردوو ئەگەر دەیان هۆکاری لە پشت بوو بێت، بەڵام هیچیان بەقەد کەسبوونی ئێران و نینۆکردنی پرۆکسیەکانی کاریگەری لەسەر ئەم شکستەی سووریا لە بەرانبەر گروپە جیهادیە سوننەکانی سووریا نەبووە. پەیوەندی استراتیژی ئێران لەگەڵ سووریا دەگەڕێتەوە بۆ ساڵانی شەڕیە وڵاتە لەگەڵ عێراق، کاتێککە بێجگە لە سووریا هەموو وڵاتانی دیکە عەرەبی پشتیوانیان لە عێراق دەکرد. گرنگی سووریا بۆ ئێران لەگەڵ دروستکردنی حیزبوڵڵا لە باشووری لوبنان دەیان هێندە زیادی کرد. سووریا ئەو ڕێڕەوەیە کە هیلالی شیعی تەواو دەکات، هیلالێک کە لە ئێرانەوە دەست پێ دەکات و بە عێراق و سووریادا تێپەڕ دەبێت بۆ باشووری لوبنان. بەواتایکی دیکە ئەو ڕێڕەوەیە کە ئێران چەک و تەقامەنی پێدا دەگەیەنێتە حیزبوڵڵا تاوەکو هەڕەشە لە ئیسرائیل بکات. بۆیە وەک لە 2011 کاتێک گەڕی یەکەمی شەڕی ناوخۆی سووریا سەری هەڵدا، ئێران هەرچی لە توانایدا بوو خستیە گەڕ بۆ پاراستنی بەشار ئەسەد و ڕژێمەکەی، لەوەشدا سەرکەوتوو بوو. ئێستا کە گەڕی دووەمی شەڕی ناوخۆی سووریا دەستی پێکردووە، ئێران هەمان هەوڵ دەدات، بەڵام لە پێگەیەکی زۆر لاوازتردایە. پێگەیەک کە ساڵانێکە کەوتۆتن بن ڕەحمەتی هێزە ئاسمانیەکانی ئیسرائیل. ئاوکات بازووە بە هێزەکەشی کە حیزبوڵڵایە شکاوە، هەر بەناو ئاڵای سپی هەڵ نەکردووە. ئەگینا لانیکەم لە لوبنان هیچ کاتێک ئاوا پەرپوت نەبووە. هەرچۆنێک بێت چاوەڕوان دەکرێت ئێران و ئەوەی وەک بەرەی مقاومە خۆیان دەناسێنن دووبارە توانەکانی خۆیان وەگەڕ بخەن. بۆ ڕزگارکردنی حەلەبیش نەبێت بۆ پاراستنی ڕژێمەکەی ئەسەد لە دمەشق درێغی نەکەن، بەڵام بێ پشتیوانی رووسیا لەوانەیە نەتوانن ئەم جارە ئەسەد لە داڕمان ڕزگار بکەن. رووسیا و بەرەیەکی دیکەی شەڕ. لە ئەیلولی 2015 تا ئەو کاتێ رووسیا هێزی ئاسمانی لە سووریا وەگەڕنەخست، هەموو چاودێران پێیان وابوو ئەمڕۆ ناسبەی ڕژێمەکەی ئەسەد سەرڕای پشتیوانی ئێران و حیزبوڵڵا دەکەوێت. رووسیا جێگرەوەی یەکێتی سۆڤیەت لەو ئانوساتەدا لە هەموو دنیادا تەنیا لە تارتوس کە شارێکی سووریا لەسەر دەریای ناوەڕاست بنکەیەکی سەربازی دەریایی هەبوو، پێشی وابوو بۆ گەڕانەوە بۆ گۆڕەپانی نێودەوڵەتی وەک زلهێزێک سووریا ئەو بەردەبازەیە کە دەکرێت لێیەوە هەنگاوی دیکە بەهاوێت. بۆیە پاراستنی سووریا و ئەسەد بووبوون بە ئەولەویەتەکانی ڤلادیمیر پوتین. بۆ ماوەی 5 ساڵ ڕۆژ نەبوو هێزی ئاسمانی رووسی لە سووریا چالاکی سەربازی ئەنجام نەدات تا دەرپەڕاندنی گروپە جیهادیەکان و نێرەکانی ئەسەد لە زۆربەی خاکی سووریا، ناوچەکانی ژێردەسەڵاتی هەسەدە نەبێت لەگەڵ ئیدلب کە وەک ئاماژەی پێکرا لە پێکهاتنێک لەگەڵ تورکیا کرا بە مۆڵگەی پاشماوەکانی داعش و قاعیدە و جەبهەی نوسرە کە دواتر بەشی زۆریان بوون بەو هەیئەت تەحریر شامەی ئێستا سەرکردایەتی هێرشەکانی سەر حەلەب و حەما دەکات. ڕۆژێک دوای هێرش بۆ سەر حەلەب جارێکی دیکە هێزی ئاسمانی رووسیا بەگەڕکەوتەوە. رووسیا سەرقاڵی شەڕی ئۆکرانیا نەبا، تەواوی توانەکانی خۆی دووبارە لە خزمەتمانەوەی ئەسەد وە کار دەخستەوە، بەڵام ئەم جارە لەوانەیە وەک گەڕی یەکەم نەتوانێت هاوکار بێت. لە ڕێگەی هێزیشەوە نەبێت ئەگەری زۆرەکە رووسیا شارێکی زۆر بخاتە سەر تورکیا کە ڕێگری لە جیهادیەکان بکات تاوەکو زیاتر سەرڕۆی نەکەن. ئەگەر زۆرە کە تورکیا ئەوە بۆ رووسیا بکات، چونکە مانەوە یان ڕمانی ئەسەد بۆ تورکیا لانیکەم لە ئێستادا استراتیژ نییە. ئەوەی گرنگە بۆ تورکیا فراوانکردنی ناوچەکانی ژێردەستی پرۆکسیەکانیەتی، هەم بۆ ناردنەوەی ژمارەیەکی زۆر لە ئاوارە سووریەکان کە تا هەڵبژاردننی داهاتوو ئەردۆگان دەیەوێت لە کۆڵی خۆیانی بکاتەوە، چونکە هەستێکی دژە سووری لە شەقامی تورکیا سەری هەڵداوە. هاوکات تورکیا لە ڕێگەی بەرفراوانبوونی جوگرافیای پرۆکسیەکانی دەتوانێت فشاری زیاتر بخاتە سەر ئەسەد کە دەستبەرداری داواکانی تورکیا بێت و پشت لە کورد بکات. لەم نێوەدا رووسیا دەتوانێت ڕۆڵێکی کاریگەر و یەکلاکەرەوە هەم لە ئاستی دیپلۆماسی هەم لە ئاسمانی سووریا ببینێت، ڕۆڵێک کە هیچ بکارێکی دیکە لەم ساتەدا ناتوانێت جێگرەوەی بێت. لەبەرەوە پوتین لە چەند ڕۆژی داهاتوودا ڕۆڵی شا دروستکار دەبینێت.
کورد و هەسەدە. لەگەڕ یەکەمی شەڕی ناوخۆی سووریادا هیچ لایەنێک بەقەد کورد قازانجی نەکردووە. دیارە باجەکەی زۆر قورس بووە، شەهید و بنیدارێکی زۆر، وێرانبوون و لەدەستدانی بەشێکی زۆر لە ڕۆژاوای کوردستان وەک عەفرین و سەرەکانی و گرێسپی. سەرڕایەمانە جوگرافیای ناوچەکانی ژێردەسەڵاتی هەسەدە ئێستاش دوای لەدەستدانی هەندێک ناوچە لە گەڕی دووەمی شەڕی ناوخۆ زۆر گەورەتر لە جوگرافیای ناوچە کوردیەکان. لەم گەڕەدا تا ئێستا کورد زەرەرمەندە لەبەر دوو هۆکاری سەرەکی. یەکەم ئەو ناوچانەی کە لە دەستی داون زۆنی پچڕ بوون و تورکیا و پرۆکسیەکانی هەر زوو بە تەواوی لە ناوچەکانی دیکەی ژێردەسەڵاتی هەسەدە دابڕین. دوام پشتیوانە سەرەکیەکەی کورد لە سووریا ئەمریکایە، بەگشتی لە ڕۆژاوای فورات کەم بەرگری لە هێزەکانی هەسەدە دەکات و سەرقاڵی دەستا و دەستکردنی دەسەڵاتیشن. ئەوە بێجگەلەوەی لە ئەمریکا زیاتر لە دژی بکەرە ناودەوڵەتیەکانی وەک داعش و گروپە جیهادیەکانی دیکە بەرگری لە کورد دەکرد، بەڵام ئەم جارە لەبەرەوەی جیهادیەکان لە ژێرباڵی تورکیا خۆیان حەشارداوە ئەمریکا خۆی دوورە پەرێز گرتووە لانی کەم تا ئێستا. بۆ کورد گرنگە لەم ئانوساتەدا خۆی لە شەڕی بەرەی ئەسەد، ئێران، حیزبوڵڵا تا مقاومە لە دژی بەرەی جەبهەی تەحریر و شام و جەیشی سووری حڕ و تورکیا بپارێزێت. وا چاکە پێگەی خۆی لە منبج و ناوچەکانی ڕۆژهەڵاتی فورات توند بکات، ئەگەر هەیە کە ئەمریکا و ئیسرائیل هێزەکانی هەسەدە بە دژی بەرەی ئێران و مقاومە بەکاربێنن. ئەگەرەوە ڕوو بدات و زەمانەتی پشتیوانی درێژخایەن لە کورد و ئیدارەی خۆسەری نەبێت، زۆر خراپ بەسەر کورددا دەشکێتەوە. خۆ ئەگەر پشتیوانی مسۆگەر بکرێت، تێوەگلان لە شەڕ لەگەڵ بەرەی ئێران لەوانەیە زۆر بە قازانجی کورد کۆتایی بێت. ئیسرائیل و ئەمریکا. حەماس ئەو گۆنگەرەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەڵگیرسان. ئیسرائیل و ئەمریکا سوودمەندی سەرەکی بوون لەو گۆنگەرە. ئەوەی لە سووریا ئێستا ڕوودەدات ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ دەرکەوتەی سەرکەوتنەکانی ئیسرائیل و شکستەکانی بەرەی مقاومەیە. ئەو گەڕەی شەڕی ناوخۆی سووریا ئەگەر بەدەستی ئیسرائیلیش نەبێت، ئەوە بەدڵی ئەوە، چونکە دوو بەرەکەوتونەتە شەڕ لە دژی یەکدی کە هەردووکیان دژی ئیسرائیلن. ئیسرائیل حەز ناکات هیچ بەرەیەک لەم بەرانە سەر بکەوێ، بەڵکو پێی خۆشە شەڕەکە درێژە بخایەنێت و هەردوو بەرەکە لاواز و پەرپوت بن. ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل لەم هاوکێشە نوێیەنی گەران دەکات، باڵادەستبوونی تورکیایە. ئیسرائیل و ئەمریکا حەز ناکەنە و بۆشاییەی لە ئاکامی لاوازبوونی ئێران هاتوۆتە گۆڕێ لەلایەن تورکیاوە پڕ بکرێتەوە. بە کورتی گۆڕانکاریەکان و پێشاتەکان لە سووریا هەم خێران و هەم چاوەڕوان نەکراون. بێجگە لەمە بکەری دیکەش جگە لەوانەی باسکران ئەگەر تا ئێستاش لە گەمەکە نەئاڵابن، لەوانەیە لە دووە ڕۆژێکی نزیکدا چێوە بگلێن. لەوانە سعودیە و ئیمارات. ئوردنیش ئێجگار نیگەرانە لە سەرکەوتنی گروپە جیهادیەکان، چونکە ئەویش وەک سعودیە و ئیمارات دانویان لەگەڵ گروپە ئیسلامگراکان بە توندڕە و میانڕەوەوە ناکوڵێ. هاوکێشەکان بە کام لادالار دەبنەوە جارێ دیار نییە، بەڵام ئەوەی زانراوە کە بەرەی ئێران و قەوما لە داشکاندان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کوڵاندایە. زۆر جار گوتراوە دەوڵەت لە قەیرانەکاندا لەدایک دەبێت. پرسیارە سەرەکیەکە ئەوەیە، داخۆ کورد چەند ئامادەیە هەم بۆ قۆستنەوەی ئەو هەلانەی کە ئەم گۆڕانکاریانە جیان هێنە پێش لە ڕۆژاوا و باشووری کوردستان، هەمیش بۆ دروستکردنی دەوڵەت خەونە گەورەکەی کوردستانیان.